لا سر گرنگیدانی ئەمریکا بە پرسی وزەی هەرێمی کوردستان من میوانێکم لەگەڵا لە ئەستۆدیۆ دکتۆر سامان شاڵی شۆڤەکاری سیاسی دکتۆر بەخێر بن بۆ ئەستۆدیۆ کوردستان. ئەمریکا لەو دیدارانەی کە لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان و گەورە بەرپرسانی عێراقدا هەیە بووە پێداگری لە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان نەکات، بەڵام تا ئێستا بابەتە نەکەوتێت بۆ بواری جێبەجێکردن. بۆچی؟ طبعا اما نتیجه ام سردانه جفری باید نتیجه او گفتگو درێژانەی کەوکو جەنابشی ئاماژە بێ سەرۆکی هەرێم و حکوومەتی هەرێم و سەرۆک وەزیران چ لە واشنگتن چ لە میونخ ئەو گفتوگوێش کە هەیە ئیستا لە بینی بەغا و هەرێمە و تورکیاش کە هیچ مەشاکی لێ نەماوە، بەڵام مەشاکیلی یاسایی هەیە. ئەو مەشاکیلی یاسانیە ئەوەیە کە بێ بوجە تعدیل کرێتەوە، چونکە پارەی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە کولفەکەی زیاترە وەک لەوەی لە باشوور هەیە. لەبەر ئەوە ئەبێ سەشەکەی کولفەکەی زیاترە پەیوەندی بە هەڵکەوتەی جغرافی هەیە. بەڵێ چونکە زیاتر شاخاویە من شوێنەکان ئاسانیە دەرێنێت، ئەوە لەوێ ئاسانترە کە دەرێنن. لەبەر ئەوە مشکلەیەکی زۆر گرنگە. ئەبێ جارێکم شت کە دوێنێ وەفدەکەی ئێمە لە بەغا بوو کە گوایە میزانەی 2024 تعدیلەکرێت. ئەوە گرنگە ئەو تعدیلێ لە مەسلەی وزە و پارەدان بە وزە. ئەم گرێبەستانەی کە لە ئەخیرا بەسرا کە ئەم چواردەی خۆی گرێبەست هینە جەولەی 5 و 6 هەیە کە 29 حەقلن تێگەی لەو 29 جارێ چواردەی کراوە، ئەو چواردەی سیانی کورد وەریگرتووە، باقی سینی وەریگرتووە. لێرە دوو سەرنج ڕاکێشم شەریکەیەکی ئەجنبیتیان نیە، یعنی بڵین ئۆروپی یان ئەمریکی لەم تەراخیسانە. لە لایەکی کەشەوە ئەمباری تیان نیە، ئەمبار کە حەقلی تیا ناچن بەلای غاز و ئەوانە. ئەمە وا لە ئەمریکاکە هاتنەکەیان کە ئەوەش ڕوون بێتەوە، چونکە بۆ ئەوان زۆر گرنگە کە ئەوان مستەسمیری خۆیان بێن، بە تایبەتی لە مەسلەی وزە غازەکە، یعنی ئەوە زۆر گرنگە بۆ ئەوان. واروان نەوتەکەی ئێمەش کە دەست پێ بکاتەوە بڕاتەوە. ئێمە مشکلەمان نییە، یعنی لە ناردنی نەوتەکە حازرە، شەریکاتەکان حەزرن، بەڵام دوو مشکلەیە وەکو پێم وتی، یەکەم ئەوەی ئەبێت تعدیل کرێ، دووهەم قەرزەکانی شەریکاتی ئەوانەی کە لێرەن ملیارێک و زیاتر لە ملیار دلار زیاترە چی ئەیاتەوە 2 میلیارد دلارە چیە ئەو قەرزانە ئاەتەوە. دروست ئەو دوو کێشەیە زۆر گرنگە. دکتۆر ینی ڕەنگە خەڵکانێک ئێستا لە دەروەی ژیان لەم هەواڵانەیە بێت کە ئەمریکاوە جەخت لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەکات لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە بپرسێت کە ئەمریکا بەرژەوەندی چییە لەم بابەت هەیە؟ وەکو ئاماژە پێرە لە تقریرەکە ئەوەیە کە کەمترین اعتیمادکەنە سەر بڵێ نەوت و غازی رووسیا، ئەوە کەم کرێتەوە و ئاسانتریشە لێرەوە نزیکترین نقطە بۆ غاز یان بۆ نەوت لە هەرێمی کوردستانەوە دەرچێ، یعنی لە هەرێمی کوردستان و یان لە عێراقەوە بەگشتی. بەڵام ئێستا حکوومەتی عێراق زۆر گرنگی نایە بە هینی هەرێمی کوردستان. بۆ ئێستا ئیژەکە لەسەر بۆرەکەی خۆی کۆنەکەی خۆی لە بینی جیهان زیاتر پێت وان نییە هەرێمی کوردستان بووە بە قوربانی ئەو هاوچێشە نێو دەوڵەتیەی کە ئەمریکا نایەوێت پشت بە گاز و نەوتی رووسیا، ئەوروپاش نایەوێت پشت بە گاز و نەوتی رووسیا ببەسێ و لەم لاشەوە ئەم کێشە و گرفتانە لە هەرێمی کوردستانە دروستکراوە بۆ بەڵێ خۆی بێگومان ئەوە تەسیرێکی هەیە. مەسەڵەن غازەکە ئەمە هیچمان نەکردو غازمان ئەوێ بۆ خۆمان دەریکەین. ئێستا دەوری 400 بڵێن با 500 میلیۆن مەقمەق دەرێنین، خۆمان میلیۆنێکمانەوێ دروستە بۆ ئەوەی تاقی خۆمان. ئێمە بینیمان کە لە خۆرمۆرە 160 کارەبای کوردستان بۆ 24 بۆ 48 ساعات وەستا. یعنی کەواتە ئێمە ئەبێ بگەڕین بە ئەگەرمانەوە سەر بەخۆی بگەڕین بۆ تاقی بەدیلە، وەکو خۆر، وزەی خۆر، وزەی ئاو، وزەی با، وزەی ئۆرگانەکان، وزەی گەرمی ژێر ئەرز لەگەڵ وزەی غاز. ئێمە غازەکە بۆ ئەمریکا تەجدید لەسەر غازیژەکە، چونکە ئەوێ ئەو غازەی کە لە ئێرانەوە یەت احتیمال نەکاتە سەر ئەو غازە. حکوومەتی عێراق تەماشای
ئەم سینناریۆ کە بۆ دەگەرمەوە ئەڕوە ڕۆژانە ئێوە بیگەنێتە 7 ملیۆن بەرمیل لە کاتێکە ئۆپک پلاس 3.3 داناوە ئەوێ 200,000 بەرمیل ڕۆژانە کەم کاتەوە. باشە ئێمە ئەم ئینتاجەمان هەیە، ئەم زیانە ئەو نەوتە ئەم عقدانە بۆچی ئەکرێت لە باتی ئەو عقدانە لە تەصفیە و مەوادی کیمیاوی بترۆکیمیاوی بکات، چونکە ئەوە ئەتوانی بینێریتە دەرەوە بێ حساب هیچی لەسەر نیە، وەکو ئۆپک پلاس لەسەر نەوتی خامە تێگەی. ئێمە لە باتی ئیستثمار بکەین، ئەمە ڕوئیای تەختیتی نییە، تەختیتەکە لە باتی بەرەو ئەوە بڕوات تماشاکەی حەقلی تازە دروست دەکەن کە هەرە بێ مەساریفی لەسەر بین. باش ئەم زەختەی ئەمریکایان ئەم گرنگجیدانەی ئەمریکا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئەو چەند جارێکە دووبارە بێتەوە وتمان تا چەند نەتوانێت جێی خۆی بگرێت و پرۆسی هەناردەکردنەوەی نەوت بەڕای جەنابێ دەست پێ بکاتەوە. طبعاً خۆی گرنگی قورسایی خۆی هەیە، حکوومەتی عێراق بێ باش ئەوە تێبگا سوودانی هەندێ واژووی کردووە لەگەڵ شەریکاتی ئیستثماری بترۆکیمیاویش و ئەوانەشە کە بێنە عێراقەوە ئیشکەن لە کاتێکە ئەو قسانە ئەکا سەرۆکوەزیران خەڵکی کە عەرقەلەی بۆ داهێنێت وە خۆش ئێزانێ هادووتی لە دوای دوو ساڵێکە ئێمە احتیماد ناکەنە سەرغاز هەفتەیەکی پێنەش و 2 هەفتە 5 ساڵی لەگەڵ ئێرانە ئیمزا کرد کەواتە قەراراتەکەی ئەو بەدەست خۆی نییە. من زۆر جار ئەمە ئەڵێم بەداخەوە سیادەی عێراق بەدەست خۆی نییە، دەوڵەتی ئیقلیمی تەحەکومی پێەکە لەبەر ئەوە ئەم خەتی تەنمیەی کە ئەکرێت ئەوە یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگە بۆ هەرێم و بۆ ناوچەکە و بۆ عێراق. ئەمریکا ئەوێ عێراق ڕەبت بێتەوە بە ئەوروپاوە، ئەمریکا ئەوێت عێراق دەرچێنێ لە ژێر هەیمەنەی نەوت و غازی دەوڵەتە دراوسەکان بە تایبەتی لە کارەبا، چونکە ئەم خۆ دەزانی مەحەتاتی کارەبایی کۆنەکان هەمووی بە نەوت ئیشەکە و ئێستا غاز و نەوتە لە هەرێمی کوردستانە زۆری ئێستا بۆ بە غاز. ئەمە چۆن ئیستیفادەی لێ بکەین؟ ئێمە ئەبێ ئیستیفادە لەو تاقانەی کە من بەحسم کرد زیاتر بکەین بۆ ئەوەی بتوانێت. ئەمریکا هەوڵیا چ بۆ ژینگەش پاکە چ بۆ ئێمەش یەدێکی عامیلەی زیاتر دروستەکە ئەگەر ئەم سیاسەتە بەکاربێنن. زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ مەسلحەتی دەولیە لەگەڵ ئەمریکا هەوڵ بێ، بەڵام ئیمڕۆ نەغاز نەنەوت نەهین هیچی بەدەست ئێمەنەوە هەمووی بەدەست عێراقە. ئەوەی کە گرنگە لێرە ئەبێ ئەوە بزانین کە هەرێمی کوردستان قاش دابگرێت لەسەر یاسای نەوت و غاز کە بزانە بەرژەوەندەکانی هەمووی و داهاتەکانیش بە شێوەیەکی عادیلانە تەوزیع کرێ بەسەر هەمووە. ئەوە گەرنتیە بۆ هەرێمی کوردستان بۆ داهاتی هەرێمی کوردستان نەوتەکە بڕوا ئەو ساکە توانین بودجەی هەرێمی کوردستان هەمووی وەرگنی نەوەکو هەرموچە. بەڵێ دکتۆر سامان شاڵی شۆڤەکاری سیاسی زۆر سپاس.